بە ناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەینەوە. ئازیزان لەسەر پرسی جیاواز لە ماوەی ڕابردوودا قسەمان کردووە لە نێوەندیشیاندا دەستپێکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردنیان ساڵێکی نوێی خوێندن لە هەرێمی کوردستانە و کات بە شێوەیەکی گشتی لەسەر پرۆسەکە ڕاوەستاین بە تایبەت لەسەر ئەو ژینگەیی کە پرۆسەکەی تیادا بەڕێواچێ ناوەندەکانی خوێندن و منهەج و پرۆگرامەکانی بەردەست مامۆستایان و دیسان قوتابیان و مامۆستایان. بەڵام ئێستا دەمانەوێت لە مەڵقەی بەرنمەکەتان بە تایبەت قسە لەسەر توێژی مامۆستایان بکەین کە بەشێکی گەورە و کاریگەرن لە پرۆسەکە. دیارە ساڵی خوێندنی 2022-2023 لە هەرێمی کوردستان ماوەی مانگێکە دەستی پێکردووە. بزانین مامۆستایان بە لە بەرچاوگرتنی ئەم مانگەی بەڕێوەچوونی پرۆسەکە ئەوان چی گیر و گرفتێکیان هەیە و چ ڕۆڵێکیان پێدراوە و چ ژینگەیەکیان بۆ ڕەخسێنراوە و ئەو داواکاری خواستانەی کە هەیەە بۆ باشتر بەڕێوەبردننی پرۆسەکە تا چەند لە بەرچاو گیراوە کەسانێک کە پەیوەندیدارن بە بەڕێوەبردننی پرۆسەکەەوە تا چەند گوێیان لێگرن ڕێکخراوەکانی مامۆستایان تا چەند گوێ لێگیرا و ڕێز لێگیراون لە نێو پرۆسەکەیە. دیسان یەکێتی مامۆستایان تا چەند لەسەر خەتە وەکو بەرگریکارێکی سەرسەخت ڕاستە ئەماننی من بەڕێزانەی کە ئێستا میوانی منن هیچ کامیان بە فەرمی نێنەرایەتی ئەو ڕێکخراوە ناکە، بەڵام دوجارەمان بەشێکن ئەو مامۆستانی کە ئەندامن لە ڕێکخراوەکان یان بەڕێزانە دیسان بەشێکیشن لە یان ئەندامن لە ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان. تاچەنەوە ڕێکخراوە بەرگریگارێکی سەرسەختە و داکەوچی کارە لە ماف و ئیمتیاز و خواستەکانی مامۆستایانی کوردستان. میوانە بەڕێزەکانی ئەڵلقەی ئەم جاری بەرنمەکەتان بەڕێز مامۆستا بەهزاد محەممەد ساڵح بەرپرسی دەستەی مامۆستایانی یەگرتوو، بەڕێز مامۆستا تاهیر حەسەن سکرتێری ڕایەڵەی مامۆستایانی گۆڕان، بەڕێز مستەفا باپیر ئەندامی لە خێنجومەنی مامۆستایان لەگەڵ دەستێک لە مامۆستایانی بەڕێز و خۆشەویست کە لەگەڵمان میوان نوەکرێ بەشداریان لە گفتوگۆی بەرنمەکەدا هەبێ. بە گەرمی سەرەتای بەرنامە بە خێراتنی میوانەکانم ئەەکەم بەخێر بێن. ئێوەش بەخێر بێن بەڕێزم. مامۆستا بەهزاد مانگێکی ساڵی نوێی خوێندنمان تێپەڕاندووە. دەکرێت لە بەرچاوگرتنی ئەوەی بۆ خۆی پرۆسەی خوێندن چەند مانگێکی دیاری کراوە وەکو عەرە بەڵێ معدودات باشە و 5-6 مانگ 6-7 مانگ. ئەم مانگەی کە لێی ڕۆیشتووە بزانین پرۆسەی خوێندن چۆن بەڕێوە چووە، ئەوەی مامۆستایان چۆن توانی وتانە هەڵسوڕێن لە ناوەندەکانی خوێندن تا چ ڕادێکە و ژینگەیەی کە ئەم ساڵ بۆتان ڕەخسێنراوە بۆ ممارەسەی پیشەی مامۆستایان تا چەند لەبارەوە جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەراتە دەستخۆشی بۆ بەڕێز بۆ پێشکەشکردنیم بابەتە. سپاس. بابەتەکە لە جێی خۆیەتی دوای پێشکەشکردنی مانگێک لە دەوام جێی خۆیەتی بێت چوونێک بەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن بکەین ئینشاءڵڵا. وەڵا پرۆسەی پەروەردە و فێرکردن مامۆستایان بێ کێشە نابێ. بەڵێ سەرەتای داوام حتاکو ئێستا کە داوام کراوەتەوە زۆر کێشە نابێ، بەڵام ئەکرێ پڕکێشە نابێ. پڕکێشە نەبێ. بەڵێ ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە مەکتەبەکان زۆربەی ئەم منهەجکە گۆڕان تیاکراوە لە سەرەتای منهەجەوە. هەنی لەو بابەتانەی کە کراوەتە سەر منهەجەکان بە تەواوی تەوزیع نەکرانەوە سەر قوتابخانەکە ناوەندەکانی خوێندن. ئەم ساڵیش گۆڕانکاری لە منهەجە هەبووە. ئەم ساڵش گۆڕانکاری لە منهەجا کراوە بە تایبەتی پۆلی یەکی بنەڕەتی و دوی بنەڕەتی بابەتی زانست و کوردەکەی. بەڵام ینی منهەجەکە بە تەواوی نەگەیشتووە. نەگەیشتووە، ڕێبەری مامۆستایشی بۆ نەهاتووە. حتى لە منهەجە کۆنەکانیش لە بابەتە بیرکاریەکان بابەتەکانی تر کە ڕێبەری مامۆستایە کە داواکەن لە گەنجینەکان ئەڵێ چەند ساڵە چاپ نەکراتەوە و نیشە. بەرام لە کاتی زەنگ لێدانی ساڵی نوێی خوێندن
لایەنە پەیوەندیدار و بەرپرسەکان وایان پێڕاگەیاندین ئاماژەیانکە کە لە 100% هەمووی بەردەست وانە بەڵێ بەڵام ئێمە خۆم شخصی خۆم گەنجینەکانی بازیان و قالاوەش و بەکرە چۆ گەڕاوم بۆ دایم کتێبانەیە دەستم نەکەوتەوە مەجبور چوم لە ستینساخ بۆ خۆم ڕام کێشاوە بە PDF ڕام کێشاوە تەسلیمی مامۆستاکەم کردووە ئێستش لایەزان مامۆستای وانە مەکتەبە قوتابخانەکەی خۆم کتێبی بیرکاری مامۆستای پۆلی پێنجینیە بە مەجبورە بێ خۆم هەم سەر لەنوێ بچون لە ستۆدیۆ بۆ ڕاکێشم نامەوێت ناوی قوتابخانەکە بێنم هەر بۆ ئەوەی کە مەسەر هاوکاری جەنابت بم یعنی لە یەکێک لەو قوتابخانانەی کە زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندی لە یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا تێدا لێدرا مامۆستایەکی بەڕێز باسی ئەوەی کرد کە هێشتا دووسێ منهەجیان نییە دابەشی بکەن بەسەر قوتان زۆر ناوەندەکانی خوێندن ستش من چەند بەڕێوەبەر چەند قوتابخانەی کابینم داوای کتێب بکات لا یەزال لەگەڵ ئەوەشە کە چین بۆ گەنجینەکان ئەڵێ هی وەرزی دووەم هاتووە توان بیبنێ ئمە جارێ لە وەرزی یەکەمان سەرەتای وەرزی یەکەمیان ئێمە کێشەمان لەگەڵ وەرزی دووەمە نییە ئەوە توانی بۆ وەرزی دووەم حکوومەت هێرێم وەزارەتی پەروەردەلانی پەیوەندیدار منهەجی دیاری بکردایە ئەگەر هی وەرزی دووەمیشی دیاری نەکرد سەرەتای وەرزی یەکەمی دیاری بکردایە چونکە 3-4 مانگێکت بە بەردەستێتەوە بۆ وەرزی دووەم توان لەو فترەیەش وەرزی دووەم دابین بکەیت بەڵام ستێش لە منهەج وەکو یەکێک لە کێشە سەرەکیەکان پرۆسی پەروەردە و فێرکردن منهەجە کە منهەجەکان بە تەواوەتی نەگەیشتۆ ناوەندەکانی خوێندن زۆربەی لە ناو مەکتەبی وا هەیە هەر لە منهەجە کۆنەکەش بەکارێنێ لەو بابەتانی کە گۆڕانکاری تیاکراوە ئەوە بۆ خۆی ئیشکالیت دروست ناکات چۆن دروست ناکات تەبەن تۆ لە مەکتەبێکە لە بابەتی زانستی بنەڕەتی یەکی بنەڕەتی گۆڕابێ بە بابەتێکی تازە منهەجی تازە بخوێنێ قوتابخانەی کەن منهەجە کۆنەکە خوێنرێت من پرسیارم کردو زۆری مامۆستای تێ دیمە هەر لە منهەجە کۆنەکەمە وەرگدو هەروەشە خوێنی تازەمان بۆ نهاتووە ئەمە دیارە لە بەر نەبوونی کتێب و بابەتەکانە بوو کێشەی سەرەکی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن چکە ناوەندەکانی خوێندن چەقی سەرەکی مامۆستایان و قوتابیانە کە مامۆستایان بە پڕکێشەوە بچنە ناوەندەکانی خوێندن ئەو پرۆسی خوێندن هاتن سەرکەوتو ناینێ کێشەی مامۆستایەکان سەرەتاوەیە کە لە ڕووی داراییەوە ئێمە دایمان وتمانە مامۆستایانە بێت لە ڕووی دارەیە ئەو خەمەیان نەمێنێ خەمە گەورەکان لابن خەمە بچووکەکانی چارەسەرکەن بۆیان یعنی مامۆستا با بە خەمەوە نەچێتە هۆڵیۆی لێ بێ کۆمەڵی قەرزاری هەیە کۆمەڵی کێشەی ئابووری هەیە بچێتە ناوەندەکانی خوێندن و موچەکەی دواکەیت و موچەکەی نایەتەوە تایم و 30 ڕۆژجاری موچەتەوە زێناکەی ئەم کێشانە هەر بەردەوام بووە ئەمە بۆی کێشێکی سەرکەوی کە حکوومەتی هێرێم پلانی نییە بەڕاستی بۆ پەروەردە مەبەستی نییە کە پەروەردە چارەسەر بکرێ بە ڕێژەیەکی لە 180 تا لە 100 ناڵین لە 100 بەڵام ئایا ئەم مامۆستانی کێشەی مامۆستایەکە لە ئاستی ئەوەیە کە بەخەمە بچێتە ناوەندەکانی خوێندن ئەمە خۆی لە خۆی کێشەیەەکە مامۆستایانی ئێستا سێبەشی پەروەردە مامۆستانی وانە بێژەی بنەڕێەوە مامۆستانی وانە بێش چەند مێشکیان لاوانەوتنەوە ئەوەنە تەرکیزیان لەسەرەوەی کە حکوومەت تەعینیانکەن بیانکەن بە گرێبەست بیریان لا ئەوەی دامن یا لە یەک تشە بیان لاوێ کە میلاکە ناتە شوێنەکەیان لەقبی یان ئێمەە دامن لە قەلقیان مەفروضە وەزارەتی بەرەودەلانی پەیوەندیدار ئەم کێشانە بنابڕکات ئەو مامۆستایانوانە بێژان بە ڕسمی کاتە گرێبەست یا قرارێک دەرکات ئەو مامۆستاوانە پێژان لە 500 زیاتر وانە بێژیان کردەوە دایان مزرێنێ یا لە 10 زیاتر وانە بێژیان کردەوە دایان مەزرێنێ ئەوانەیەشی کە لە ماوەتەوە وردەکانی گەشت بە مەڕۆری زەمان بە پلانێکی تۆکمەی بۆ داوێتوانێت دامرزن کێشەی پەروەردە لەو لایەن چارەسەرێکریە ژمارەیەکی زۆریشن مامۆستای بەڕێوەبەر 30,000 مامۆستا لە کوردستان بەڕاستی کۆڵەکەی دەرەوەی شاری پەروەردە قوتابخانەکان هەمووی دەرەوەی پرۆسەیەکی وا گەورە وانە بێژەکانی ژمارەیەکی وا قەبارەیەکی گەورەی مامۆستایان وەکو جەنابت دەفەرمووی بە قەلەقیەوە پرۆسێک بەڕێوەبەرن ئەم پرۆسەیە تا چەند زمانی بە قەلقی بڕاتە ڕێ نابێ پرۆسی پەروەردە بە قەلقی بڕاتە ڕێ چکە پەروەردە کۆڵەکەی دەوڵەتە کۆڵەکەی میلەتەکەیەتی چکە تۆ هەر میلەتێک کە پەروەردەیەکی تەندروست نەبێ حکوومەتێکی تەندروست ئەو مامۆستا بە ڕێزانە لە سەرەتای دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بۆ خۆیان داواکاریان بەرز کردەوە نازانم ێوە ئاگاداری داواکاریەکانیان تا چ ڕادەیەک لانی پەیوەندیدار بە خەمی ئەوانەوە بەداخەوە لانی پەیوەندیدار بێخەمە بەڕاستی ئێمە مامۆستایان چەند مانگ لەسەر شەقام بووین بەدەمانەوە نەهاتن چەند جار داوای مافەکانمان کرد بەدەمانەوە نەهات یعنی ئەبسەچی ئێمە مافی ڕای خۆمانە کە پلە بەرزکردنەوەیە 4 ساڵ جارێ مامۆستاوە بێ ئەمە فێڵەکە لە موچە خۆرانەکرێ بە مامۆستایان و فەرمانبەرانەوە بەڕاستی زەربەکە لە دوایەوە کەی هەستی پێن کاتێک خانە نیشین بی تۆ هەستی پێەکەی ئێستا لە هەندێک وەزارەتە ئەوە با بڵێن کاری پێ بۆ وەزارەتە معنیەکانی خۆیان وەزارەتی ناوخۆ پێشمەکە چارەسەریەکەن چکە ئیشان بەوانە کرێ بەڵام خەمیان لە پرۆسی پەروەردە نیە بەعەکسەوە پرۆسی پەروەردە پێشەوانە چارەسەر کرایە چکە هەر دەوڵەتێک ئەگە پرۆسی پەروەردەکەی لە شەل بوو
پرۆسەیەکی سەرکەوتو نەبوو وەزارەتی ناوخۆ چی چارەسەرێکی بۆ بکرێت کە تۆ لە ناو میلەتێکە لانی پەروەردە تۆکمە نەبێت لایەنی چەکداری و وەزارەتی ناوخۆ ڕێزمێ بۆ ئەوانیش خۆوان شایی ئەوەن کە ئەویان بۆ بکرێت بەڵام پەروەردە ئەساس وای حکومەتی هێرم پێش هەموو کێشەکان وەزارەتی پەروەردەی چارەسەر کردە ئەنجا بگەیشتاتەوە ناو وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە هەمووی مافی خۆیەتی بەڵام ئێمە لەسەر مافەکانی خۆشمانینە سەر شەقام ئەوان بە شێوازێک جوابانەدەنەوە لەگەڵمان مامۆستا بەڕێز من دێمەوە خزمەت جەنابتان مامۆستا تایر بە ئیزافەیەوەی کە جەنابەت بفەرموو پرۆسەکە لە سەرەتاوە چۆنە بینی وەکو وتمان لەم مانگەیە و گیر و گرفتانەی کە ساڵانە ڕابردوو هەبوون چەند توانیمانە تیان پڕێنین و لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت هاوکار بوون بۆ تێپەڕاندنی و گرفتانی بەردەم مامۆسایان و پێمان بڵێ تا چەند پرۆسەکە پێوەی دیارەکە هەنگاوی بێکێشەی ناوە. سەرەتا سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ بەشداریکردنی ئەم بەڕێزانە، سوپاس بۆ هاوڕێکانم کە لەگەڵمان. من سەرەتا بۆ چەندین جارە لە پرۆسەی خوێندنات چەندین جارەم شانە دووبارەم کردوتەوانێ. سەرەتا بتوێت نەتەوێت ئێمە لە سەرەتای زەنگ لێدانی خوێندنە کۆمەڵە دروشمی بریقەدار لە بەرپرسانی دەسەڵاتەوانێ یەتە خوارەوانێ و خەڵکیش بە ئومێدێکەوە گوێ لەو قسانە وەدەگرێت. بەس بەڕاستی من هەموو کاتێک کە ئەوە بینم کۆتاییەکەیتە بەرچاوم کە نەتیجەکەی بێ نەتیجێ و بێ ئامانجەی شێک لەوانە ئەگەر لە خوێندنی سەرەتاییەکە دەست پێ بکەین پێویستە ئێمە ئەو جیلی کە دروستە بێت ئەو ڕۆژێکە پێشوازی ئەەکەی لە ناو خوێندنگایەکە پێویستە کات ڕۆژێکی جوانی بۆ دابین کرێت هەر لە پەرتوک و خوێندن و ژوور و پێداویستی و تەنانەت لە ئەو ڕۆژە کاری شوای لەگەڵا بکەیت لەگەڵ ئەو خوێندکارێکە یەکەم ڕۆژێتی کە قوتابیەکە وای لێ بکەیت تەنانەت بدایک و باوکەکەی بڵێ من حەز ناکەم بێمە وەلای ئێوە حەزەکەم لە مەکتەب بمێنمەوە یعنی هێندە شێوازێکی جوان بێت لەگەڵ ڕێزمە ئەو ژینگەی کە ئەمان باسێکن دروشمەکانە هەموو شتەکانی ئەوان بە ئێمە فرۆشتنەوانەیە خوێندنی سویدی بە ئێمە فرۆشتنەوانەیە بەس پەرتوکە دراوە چەند ساڵەکەمان بۆ ئەێنەوەیدن بۆ خوێندکارە خوێندکارێکە ماکە قوتابیەکی سەرەتایی ئەگەر بێت و ئەو کتێبەی کە پار وەرگیرا و کۆمەڵی نووسین لەسەر کراوە ئەم ساڵی بینێتەوەن هەست بە بینەکات هەست بە لاوازی خۆیەکە چکا بۆ کاتێک هەست بە لاوازی خۆیەکە ئەگەر ئەو کتێبە نەخشاندنێکی جوان بە شێوازێکی جوان هەم لە پێداویستەکان و لە جانتا و لە پەرتوک و لە قەڵم و لە پێنووسەکان و شتەکانی بۆ دابین کرا حەز و ئارەزووی لا جێبەجێکرا بەس لە سەرەتای ئەمان هەر لە ئەوڵ دەقی جڕەسەکەی کە لی ئێن و زەنگەکە بۆ قرتاندنەکە و چەند کەس ئامادەی و خۆی حازی کرد و قردێ لە بقرتێنەوەی شوێن کات ئەمە مەسلەکە تەنها قردێلەکە ئینا مەسلەکە پرۆسی خوێندن نییە من لێرە بە تەحداوەڵێم بە تەحداوەڵێم بۆ ئەو وەزیری پەروەردەیەکەڵێم بە تەحداوە ئەتوانی بێتە ناو خوێندنگاکان نەچێ خوێندنێک سێمان پێشەوە ئاگادارکاتەوە بڵێ زەحمە نەبێ من ئەگەر ناو بازاڕیش بێت کتێب و دەفتەرەکان بۆ بکڕن بەس بۆی بۆ تەحداکردنی کۆمەڵی مامۆستا و ڕەخنەما لێ بژیرێت ئەمە شتە تازەکانە ئەگەر ئەو ڕاستەکە فەرموو وەرە من دەستی یەکەم بۆ چەندین خوێندنگا ئەسڵن بێزر نایە بشتە بردەم خوێندنگاکە بشتە ژوورەوە هەر لە بینای قوتابخانەکە تۆ وێرانتە تاکو ناو مامۆستاکانتان دەست چون بیناکە کە ڕووخاو بوو مامۆستاش لە ناخا ڕووخێرە مامۆستایەک ئەگەر بۆ نمونە باسمان کرد ئەگەر مامۆستای جیفانی پڕ بوو مێشیشی پڕە ئەگەر مامۆستایەک بۆ نمونە جیفانی خاڵی بە دڵنیا مێشیشی خاڵیە چونکە بۆ ئەو مامۆستایی کە ئەو ڕۆژە ئەچێتە خوێندنگا و ئەوێ شتێکی جوانتر و شتێکی شێوازێکی جوانتر بە خوێندکار و قوتابیەکان بڵێ پێویستەکە مامۆستا هەم لە جلوبەرگ و هەر لە ڕوانگەی و هەر لە جوانەکان هەمی بەخشێ بە خوێندکار بۆی خوێندکارەکە سەرەتا چی ئەبینێ مامۆستاکە ئەبینێ کە چەند جوان بڕۆنەخێکی جوان هاتوتە ناو خوێندنگاکە و چی بەم نەڵێت بەس لە ڕاستی هەر لە ئەوڵ دەقیاوتن ئەوڵ جەرجەرەسەکە خوی لەوە خوێندنەوە سیستەمەکەت ئەم سیستەمی ئەم دەسەڵاتە خوی لە خۆیان حرمەتم هەیە بەڕووخاوی هاتووە مەسەلەن منافسەیشی دەسەڵاتی حیزبی و زاڵترە بەسەر مەسەلەیەکی حکومڕانی عەقڵەتێکی پێشکەوتوترا بۆ نمونە باسیێتەوە سەر مەسەلەی لە خوێندنەکەوێت و مەسەلەی حیزبایەتی زۆنی سەوزمان هەیە لەگەڵ زۆنی زەردا ئەم بە ئارەزومەندەکانی خۆیەتی ئەو شتێ بکە ئەم منافسی ئەوە کات ئەوش بیکە من ئەو منافسەیەکە کەواتە ئەمان لەسەر مەسەلی ژیانی من تۆ منافسەکان دروست بووە ینی تۆ پێت وانییە مەسەلەن یەک چونزانم یەک تەوجیه ئاراستی هەردوو هەموو پارێزگاکانی نەخێر من بە حرمەتەوە بێڵم وەزیری پەروەردە تاکو بڵێن سایتەرەی دێگەڵە زیاتر بەرنامەکان هەر لەگەلیەوە بۆ خوردەودا هینە بێتەوانە کاڵە بێتەوە لەبەرەوەی بەڕاستی بتوێتونە توێ ئێستا وای لێ هاتووە حیزب دەسەڵاتی کردو بەسەر مەسەلەم دێگەڵەکەی ئەوەیە پێ دەڵم مەگەر ئەو شتێکی نەعیشی کردم دژاتیە کات کەواتە بوو مەسەلەی پەروەردە بوو مەسەلەی کاری حیزبایەتی بۆ نمونە من هەوڵ پێ دەڵم ئێستا منی مامۆستایەکم بەدەل لە حیزبایەتی خۆم من نامی حیزبەکەم بمکا بە
بمکات بە نمونەیەک و نمونەیەک لە ناودام و دەزەکانە بڵێ ها و نمونەی منەوە حیزبەکەی منەوە ئاکە و ئەواکە من ئەمێت مامۆستایەک بم بتوان خزمەتکاری هەموو مامۆستا بم بتوانم مامۆستا بەڕاستی پشتگیری و پشتیوانی مامۆستا بم لەگەڵ خەمەکانیان بم لەگەڵ خۆشی ناخۆشیەکانیان بم بتوانم پشتگیری پشتیوانی بم وەکو ئەو بەرنامەی کە خۆم هەمە نەک وەکو بڕیاڵەکەم بڵێت تۆ ئەومەکە ئەوەکە من بە ئارەزوی ئەو ئیشەکان کەم ئەمە سەرکەوتو نابێت و بەڕاستی بوارێکیش لا ناکاتەوە مامۆستا نمونە هەیە ئێستا هەر لە زۆنی ئێمە کە باسێکین ئەو مامۆستا و بەڕێوەبەرانە من حورمەتی تایبەتی هەیان هەر هەمی حیزبین کاکە هیچ بەڕێوەبەرێک سەر بە حیزبیشکە نیە تا بۆ نمونە ئەگەر بەدڵی نەبێت تەنانەت فڕاشەکەش ئەگەر بەدڵی نەبێت حورمەتی بەکارگوزارەکە نایەڵێت وەکو کارکەوتنێک کە من بۆ خۆم دیدارم لەگەڵا کرد کەسێک کە لە با بڵێن لە وەزارەتی پەروەردەشە با بڵێن ئاستێکی پەروەردەهینی هەیە بەرپرسیارەتیشی هەیە تا ڕادێک وتی حەقی ئەو حیزبانەیە کە زۆرینن لە کوردستانە بەڕێوەبەری خوێندنگاکان دابنێن تۆ پێت وایەوە باشە پرسیار جناب دەکەم بە حەق بێت ئێمە ژەڵێن بە حەق پێم خۆش شتێ بە حەق بێت ئەگەر بە حەق بێ بە حەق هەڵبژاردنیشی پاک و خاوێن بکەین ئەگەر بە حەق بدڵنیام ئەو پاسەوانەکەشی بەرناکەوێت پاسەوانەکە کە ئێستا پێ دەڵم بەری ناکەوێت زین بۆچی چکار ڕاستیت پێ بڵم ئێستا بڕۆ ناو هەر لە میوەفرۆشێکەوە بە حرمەت و ڕێزمێکە کە ڕۆژانە کە سابەتی خۆیەکات هەتاکو ئاسیشی گەورە بڕۆ ڕاست لەگەڵا قسەکە هەموو ئێستا ناڕزایی بەرامبەر بە دەسەڵاتی ئەم دەسەڵاتی کە ئێستا لە کوردستانە هەیە 31 ساڵەتیان بۆ من تۆ کردووە من پرسیار لە هەردووشیان دەکەم 31 ساڵەکان پرۆسەی پەروەردە پێشکەوتووە 31 ساڵ تۆ تا وردە پەروەردەی وردە بەرەولاوازی ئەڕێت و دەستەکەی بە خوێندنگەی حکومیەکانە دروست کردو و ئەم حیزبە و ئەم فڵان مەسئول و ئەو فیسارکەس وردە جامعەیەک و پەیمانگەیەک کاتەوە لە بەرژەوەندی خۆی و مەسلحەت و پارەپایاکردنێک وردە حکومیەکە ئیفلیج بکات و بۆ نمونە کوڕی فەقیر وەژارەکە هەر بچێتەوە بڵێن بۆ نمونە چەکدار کا بۆیان ویان بێ بە پۆلیس یان بە ئاسایش و بەرگری لەوان کات ئەوان پێویستیان زیاتر بۆ کەسانێک زیاتیان دیفاعی لە بکات نەک پێویستیان بە ئینسانی بەڕاستی پێڵم بە ئینسان ڕۆشنبیرە باشەکانیان نییە ئەوان یانیشە بڵێ بەس بڵێ ئەم یعنی تۆ بڵێ ئاراستی پەروەردە و فێرکردن لە ئێستا ئاراستێکی ئاراستێکی ئیفلیجە ئوستاز ئیفلیجە ینی ئەم بە قسەی من نابێکم لە ڕوانگە ژنە بتا قساکەم ئیفلیجە من نمونەیەک کاکە بچۆنەوە خوێندنگەیەک و بڕ تەماشاکە هەر بۆ نمونە ئێستا بڕۆت هەر بڕ کام خوێندنگە باسێکی بزانە وەکو پێش نوانەکان تەواوە چەند مامۆستا دنیا ئێستا چەند مامۆستا دنیا بۆ وانەکان کە دابنراوە کۆمەڵی مامۆستا هەیە ئەسڵ ئێستاش دانراوە بوو کۆمەڵی وانە ینی بەڕاستی شای بەڕێزاماژەی بەوە کرد کە ئێستا 30,000 مامۆستا وەکو میلاکی وەزارەتی پەروەردە نین یان خوێندنگاکان نین وانە پێویستەکە ئێمە داکو کاریشی سەرسەخت بین بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە تاکو ئێستا تاعین نەکراون و پێویستەکە بە زووترین کاریشی ئاساوی لایەنی پەیوەندیدار چی ئەوەندەی ئێوە بەدووادا چونتان کردبێ بۆەوەی ئەم مامۆستا بەڕێزانە کە پێویستی ناوەندەکانی خوێندنن بۆچی ناکرێنە میلاک باشە من پرسیار لە جەناب دەکەم 31 ساڵە هەموو ساڵێک کۆمەڵێک مامۆستا تەقاو دەکرێت بۆ ئەم 31 ساڵە کۆکەرەوانێ 7 ساڵ و 12 زەمان کە زەرپی بکرد بزانن چەند مامۆستا تەقاوت بووە ئەم مامۆستای کە تەقاوت بووە پارێکی تقریبا مەبلەغی شێ بوو ئێستا بە نیوە خاننشین کراوە ئەو نیوەی کە هەیەی مامۆستا هەیە بەو نیوی کە بڵێم خاننشین کراوە کە زیاد بووە ئەتوانێت دوو مامۆستایکە پێ تاعین بکات یعنی ئەتوانێت بۆ نیوی کە بڵێ لێگەڕاوتە ئێشکارەکە ئێستا لە توانای داراییایە مامۆستای بەڕێز بەڵێ ئێستا ئیشکالەکە لەوەیە بە قەناعەتی جەنابەت کە حکوومەتی هەرێمی کوردستان پارەی نییە بیدا بە مامۆستایان واللهی حرمەتەوە نازانم ئەوە تقریبا ینی نازانم ئەمە دەسەڵاتە گاڵتە بازاری بە خەڵکەکە بۆ بەداهات نیە من پرسیاریش کە هەیە هەموو بانەزانین نمونەیەش کە بۆ جەناب باسەکەن جەناب بینێراش لە قسەکەم تێبگەن هەر شتێکەکەیتەوە مەسەل لە پەروەردە کە ئەچین لا کارێکی حیزبی پێتێ پێشەوە شەڕی ناوخۆ کاکە بە بیرمانێ شەڕی ناوخۆ بوو بۆ نمونە داهاتی گومرکە بوو و پێویست بڵین زەریبە هەبوونە ئاو هەبوونە کارەبا هەبوونە کامێرە هەبوو ئوستاجان هەمووی ئەمشتان هیچی نەبوو شەڕی ناخۆشە بوو ئیمداداتی کاملیش درابوو بۆ هێزی پێشمەکە و لە معاش لە کاتی خۆش ئەدرا بۆ گومرکەی کە بە کۆڵوبارە هات ئیمداداتی شەڕیشان پێ ئەدا کە شەڕیش لە بازاڕیشا چەکوە سەحیشانەکڕی پێشانەکڕی هێزی پێشمەکە موچەشانیا پرسیارەکە لەوایە کاکە ئێستا ئەرز و ئاسمان زەڕیبی لێوەرەگرت لە زەوی تا بۆ نمونە تا بە ئاشکرا هەلە گومرکتەوە هەیە بۆ نمونە لە کامێراکانتەوە هەیە سا کامێرەکان لە باتی بۆ بە کامێرەساوان لاتۆ کۆڵە پشتێک بۆ تۆ دروست دەکەن کامێرای بۆی سبینی کە من تۆ ڕۆشن بەڕێگاکە هەر بە ڕۆشنیش دڵنیام پارە مالسە حساب بکەن یعنی ئەمە شتێک نییە کە ئەمە خەڵک چاو بەستێکە لە من لە تۆ لە هەزاران ئەم خەڵکە بالعکس ئەو داهاتێک ئێستا لە کوردستانە هەیە سێ دەوڵەتی دەوروپشتی پێ بخێوکرێ کاکە بەس ئەمانە هێندە زانیت چۆن هێندە بی لە مەسلحەتی بەرژەوەندی تاکە شخصی و بنەماڵەکە ئەکەنەوانێ بی لە ئەو میلەتە ناکەن
من شوێن پەروەردەکرێت با پەروەردە بە بۆ ناکرێ من دابنیشم بە قات و ڕیباتێکەوە قسە بکەم و بڵێم وەڵاوە عقل ئەوەیە لەو قات و ڕیباتانی عقل ئەوەیە کە خەڵک دڵسۆزت بێ من ئێستا ساڵان بوو لە سەرەتای بڵێن بۆ نمونە پاش نەوەیە کە وردە پەرلەمان دروست بوو هەریشێک لێمانە کە پرسیامان لێکردایە بە خوێن و گیان و خۆمان بەختێک لەسەر خاک و ئاوڵاتە یەکێک لەو کەسانە منەعەتم نەبوو بەس ئێستا منیشێکم لەو کەسانی بۆی ئەڵێم بەدەسەڵاتی ئەڵێم دڵنیا بە بەدڵنیاییەوە هەر چوار پارچەی کوردستان بە یەک فشێکی منتەقێت من نایتەقێن. ئێستا تۆ ئەتوانی بە کورتی پێم بڵێ مامۆستان گرفتیان چیە لە ناوەندەکانی خوێندن؟ گرفتەکان چی ئەرزم کردیوتم لە کاتی پێویستە مانگانی موچەکەت بۆ بەچەنە لە 30 بۆ بچن لە 40 بێ بە 50 يعني لێبڕنێکی زۆر عقلانیان لێوەرگرتوین و کوژای جانەکە لێ لێبڕێنێکی لێبڕیویت بەس سیستەمێکی جوانتر هەم مانگە و 5 ڕۆژ 6 ڕۆژ تاسیری لێکەوە لێکە لە چلەکەەوە بۆ دەکا بە 50 و تۆش بێدەنگی تو لە ئاسیەوەی خواخواتە مەعاشە کوری ئەمە لێشی کێشەکان پەروەردە بە مەسەلەی عەرزم کردی کەوا تۆ گیرفان پڕ بوو دڵیشت ئیسراحەتە بەس کەمێ بۆ نمونە کە بەڕاستی هەموو شتە علاقەی بە مادەکەوێ مەسەلە ئەوە نەی پەروەردە علاقەی بە مادەکە مادە هەبێت پەروەردە زۆر سەرکەوتووە مامۆستایەکی فەرقی ئەگەر بێت و لە دوو جارێکەش قسەم کردووە لە دوای داوامەکە چیشی کاکە ئەدی مامۆستای ئیسراحەتێکی لە چیا بێت پرسیارێکی لەگەڵکەم ئەم هەر مامۆستایەکی فەرقی بیلۆ کاتەوە هێشتا معاشی وەرنەگرت و مۆلیدەکە تۆ تەقل دەگاکەیەوە پارەی مۆلیدە کارەبا ئێساڵێ بە خۆشی بێ بە ناخۆشی بێت بە مانگ هاتەوە لە بەردەگاکە لێ دەسەنم ئاو زەریبەکان کە هاتۆ سەرەوە شتێکی زۆر سیتان پێ وەڵام لەوەی هەر بۆ تقریبا تۆ زەردەخێنی بخەمە سەر لێوتانەوە ئەزانی لە مەوضوع ئەم دەسەڵاتە بیلەوە کاتەوە چی بکا باشە بیلەوە کاتە تعزیب بکات بە کۆمپانیاک و ئەو بیوا بەڕێوانێ تۆ سێری ئەم عقلێتەکە چی لێ هاتووە یعنی وای لێ هاتووە لەم بووی بڵی کاکەم بردنەکەش کە مردم بە دزیەوە بینێژم بووی تعزیب بۆ دانم سبێنە کێشەی گەورە لەسەر ژیانی من تۆ دروست نەبێت کەواتە ئەمانە بەرنامەیان نییە نەک سیوێک ساڵیکە دوو سیوێکی کەش بێت ئەمانە بەڕاستی نە حکومڕانیان پێ ئەوڕا بەمانەوە چونکە من حکومەتم هەیە بۆ ئەو تێک و شارانێکە بە مەمدەەوە لە شاغبوون بەڕاستی حکومڕانی بە ئەسکەتارێت ناکرێت حکومڕانی بە ئەسکەتارێت ناکە بێکێکە کرێ بەڕاستی توێتنی عەرزم کردی هەزار بە 100,000 مامۆستای پرۆفیسۆرمانی دکتۆرەمانێ دەتوانەمان هەیە هەموو بارەکان توانێت فەرمووی ئینسان ڕێکوپیەکانی بێنە بزان خزمەت وڵاتەکەیان نایکە من یەکە دانیشت بێتم بیلۆکەم وانێ شۆنی بشم ژیانی خۆم دابینکەم کاکە خەروەردە لاوازە با بە ژێرخانی ئابووری پەروەردە وا ڕووخاوە بە نەک بەمانە بەدە حکومەتی کەش بێت تاز دروست نابێتەوە چکار ڕێڕۆکەی خۆی لایەوە بۆچی مامۆستا ئاماژەت بەوە کرد کە مامۆستایەک ناچارە ئیشی دوو هەم کایە سێ هەم کایە شەوان مەسەرەن بچن ئەوەی کە ئەدرێ وەکو موچە بە مامۆستایان بەشی بژێویان ئەمڕۆ من موچە وەرگرتووە هاتووی سەر جەدولەکەم داناوە چەنە مۆلیدەکە بۆ پارەی مۆلیدەکەم داناوە ئەوەی کە بڵێ حسام کردم ڕەو پارێکە دامناوە بڵێن بۆ ڕۆژانەکە حسام کردم بە جەدول ئەمڕۆ چی هاتوومە تەوان ئێستا هاتووم دەر من لەگەڵ ڕێزم سوپاسی خۆی گەوراکەم سوپاس بۆ پەروەردگار لەوە چێ توانە و ئیمکانێتم هەبێ وەکو خۆم نەگو کاوڕەکان چکە من دائما بۆ هاوڕەکان ئیشی دوم ئیلا ئەبێ بکرێت نەبێت نییە هەر پرسیار لە جناب دەکەم کام لە مامۆسانی کە نەخۆشیشی نییە لە ماڵەوە چێ لەو مامۆسانی کە نییە کە بەسیتیشی مۆبایلەکەی خەتیشی ئینتەرنێتی ئەمانە هەم کردێکی ئەوانەی بۆ نمونە مۆلیدا ئەو علاقی بەسەر ئەوەنی ئەم زێشتار وا لێکە حیا دەبا وڵە تەقیدگاکە دەیە مەجبوری ڕاکە قەرزی بۆ کەیت و بەزەوەی تەقیدگاکە نەیە ئەمە ئەم جارە ئەوانە کێتە ئەسەر ئەوەی موچێت پێ نییە هیچ بەدەست وە نامێنێ تۆ ژیانی ڕۆژانە بەچی ڕۆ بە پارەکە ناڕوە خۆتو بە پاسیش بڕۆی پێویستی بە پارە هەیە کەواتە ئەمڕۆ ژیانی من و تۆ بەڕێ بە ئیشی دومە یەکیشی دۆ نەبێ وڵات دڵنیام هیچ کەسێک دێنەوە خزمەت بەڕێستان بەڕێزمە سەفا تۆ چی ئیزافەیەکت هەیە ئەگەر بفەرمون بۆ کێشەکانی مامۆستایان یەک دومیش پێمان بڵێ ئایا ئێوە مخاتەوەی لایانی پەیوەندی دارتان کردووە بۆ گەیاندنی ئەم پەیام و خەم و هەمانەی کە لێرە باسییانەکەن یان تەنها ڕخنە دەگرن لێرە و لەوێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و ستایش لەسەر جانی پاچی پێغەمبەری پێشەوە مامۆستای گەورەمان کە پێغەمبەری پێشەوە وەکو بەرزکردنەوەی بەرزڕاگررتنی پای مامۆستا خۆش کاری خۆی چواندووە بە کاری مامۆستا کە دەفەرمی ئینەما بوعثت معلما من بە مامۆستا نێراوم و هەروە لە فەرمودێشکەدا دەفەرمیە ئینەما بوعثت لأتمم مەکارم الأخلاق من نێراوم بۆی ڕەوشتە بەرزەکان تەواو بکەم کەواتە کاری مامۆستا کاری پێغەمبەرانە و من هەر لێرەشەوە بەخرەتنی ئەم مامۆستا بەڕێزانە دەکەم کە خەمخۆری کاری خەمخۆری مامۆستایان و کە پرۆسەی پەروەردەن و هەروەها دەستخۆشی لە کەناڵی پێیان دەکەم کە زۆر شێرگیرانە ئەویش لە خەم پرۆسەی پەروەردە و معاناتی مامۆستایانە و لە ڕێی ئەو بەرنامانەی کە پێشکەشی دەکات دەنجی مامۆستا دەگەێنێ بەلایەنە پەیوەندیدارەکان
پرسیارەکەت فەرمووت چی زافێکت هەیە بۆ کێشەی مامۆستایان ئایا لە بەڵام. مخاتەبەی لانی پەیوەندیدارتان کردووە باڵە واللهی تا پێیان بگێنن بەڵام. پرۆزەی پەروەردە و فێربوون و مامۆستایان پڕکێشەن بەڵێ لە ڕاستیدا کێشەی مامۆستایان ئەوەندە زۆر و کەڵەکە بووە لە بەرنمەیەکی ئەوەدا باس ناکرێت لەوانەیە کتێبێکی 400 لاپەڕی بوێ بە ڕێزکردنی کێشەکان و چارەسەر بۆیان ئەمانە هەمویان تازن یا کەڵەکە بوو هەمووی کەڵەکەبووی ساڵانی پێش و وە ساڵانش کێشەی کەی دێتە سەرێ کێشەکە لەوەدایە ئەم کێشانەی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئەوەشدا مامەستایان هاواریان لێستاوە دەنجیان گاندۆتە لایەنە پەیوەندیدارەکان بەڵام بێوەڵام بووە بۆی ئەو کێشان وەکو خۆیان ماونەتەوە وە ساڵانش کێشەی کە زیاد دەکات هەر لە پێداویستی بینا هەر لە پێداویستی نوێکردنەوەی ژینگەی قوتابخانەکان هەر لە مامۆستای میلاک کە ساڵانە ئەمە پێویستیمان بە مامۆستای کە هەیە ساڵانە وەک مامۆستا فەرمی عدەدێکی زۆر لە مامۆستایان تەقاعود دەبن بەوەی مامۆستایەک بێتەوە جێ ئەمانە بگرێتەوە تەنانەت نەک هەر لایەنە پەیوەندیدارەکان خەمخۆری ئەوە نین کە کێشەکان حەلکەن بەڵکو زۆر جار کێشە و گرفت دەنێنەوە کێشەکە لەوەدایە کێشت بۆ حەل ناکە کێشت بۆ دەنێتەوە ئەرکرد لەسەر زیاد دەکا مافەکانت پێشێل دەکە خۆی لە هەموو وڵاتێکە لە هەموو کارێکە کە تۆ ئەرکت زیاد کرد دەبێ مافیش زیادکەی کەچێ و ئەرکت بۆ زیاد دەکا بەڵام لەو لاوەش مافت پێشل دەکە یا لایانی کەم کێشەیەکت بۆ چارەسەر ناکە بۆ نمونە ئەم ساڵ مامۆستای وانە بێش کە هەموو ئیزندراونەوە بۆ ماڵەوە و کە ئەرچیان زۆر لە مامۆستای میلاکیش قورستر بووە مامۆستای وانە بێش بە 400,000 بۆ نمونە 25 حیسای گوتۆتەوە کەچی پاش 9 ساڵی چێک لە مامۆستایانەکە بووی باسکردین پاش 9 ساڵ ئێستا بەڕێیان کردومەوە بۆ ماڵەوە ئیزنیان داوم کە ئەمە ناچار مامۆستای میلاک دەبێ کلێنی ئەویش پڕکاتەوە بۆ هەرچی قورستر دەبێ ئێوە توانیتانە چی بۆ ئەو هەزاران مامۆستایانە بکەن کە ئەوە لە قەلەقیا ژین وەکو مامۆستا باس بەڵێ وەڵای ئەو هەوڵانی کە بە ئێمە کرابێ ئەمە دەرێغیمان نەکردووە بەتایبەت ڕێکخراوەکانی مامۆستایان ئێمە لەو ماوەی پێشوودا کۆمەڵێک کۆبنەوەمان کرد بە تایبەتی مامۆستایانی پێشەنگەمە لە کۆبنەوەیەکدا باسی ئەومان کرد کە جموجۆڵی مامۆستایان زیاتر حرەکەت پێ بکەینەوە پەیوەندی بە مامۆستایانەوە بکەینەوە و لەگەڵ مامۆستایان برانی گرت و برانی گۆڕان مامۆستانی سەردەم هەموو ئەمانە کۆبنەوە چەند کۆبنەوەیەکمان ئەنجام داوە یان مخاتەبەی ڕاستەوخۆی لایەنە ئالیەتەکە گۆڕاوە ئێستا نەچوین نەمانویستە بچینە سەر شەقام جارێ کۆبنەوە بەرنامەی خۆمان داناوە و یەشێک لەو ئەجندای کارەکانمان پەیوەندیکردن بۆ بە لایەنە دەسەڵاتدارەکان پەیوەندیدارەکان چ لایەنە حیزبیەکان و چ لایەنە حکومیەکان و زیاتر ئەوانەی کە پرۆسی پەروەردەیان بەدەستەوەیە هەڵی دەسۆڕێنن و خۆشببختانە لە کۆبنەوەیەکدا کە لە گردەکە لە لای برادرانی گۆڕان کردمان قەزا و قەدەر وەک دەڵێ کاک مستەفای سەید قادر لێ بوو ویستی لەگەڵ ئێمە دانیشەوە ئێمە معاناتی خۆمان بەو گەیاند کە ئەویش بیگەێنێ بە سەروی خۆی لەگەڵ ئەوانەی کە پەیوەندی پیانەوە هەیە معاناتەکان باسکە ئێمە معانەتەکانی خۆمان پێوت ئەویش بە سوپاسەوە هەوڵیکە ئێوە ئەی بینن هەستەکەن کەم تەرخەمی هەیە یان بێتوانایی مادی لای دەسەڵاتی کوردی بەرامبەر بە پرۆسی پەروەردە واللهی ئەوەی کە هەستی پێدەکرێ و لە واقعدا دەیبینی کەم تەرخەمیە ئەجینا قەزەی بوونی مادە وەک مامۆستا باسی کرد ئێمە الحەمدلله خاوەنی داهاتی نەوتێکی زۆرین خاوەنی داهاتێکی بودجێ داخلین کە لە گومرگەکان و لە غەرامە و نازام لە ناوخۆ وەردەگیرێ کە ئەگەر هەمووی کۆکەیەوە دوو جار موچەی مامۆستای پێدەدرێ کەچی بەداخەوە لەو لاوە لە باتی کێشەمان بۆ حەلکە یە کێشەمان بۆ دێنێتەوە مەسەلەوە تا پلە بەرزکردنەوەی ڕاگرتووە مامۆستای وانە بێش ئیزن دەداتەوە موچە دوا دەکەوێت ئەمڕۆ ئەم موچەی ماجنەوە وەرگیراوەکە ئەمڕۆ چەندی مانگە 11 مانگ کە دەبوو 25 مانگ یا 27 مانگ درابە ئێمە چەند ڕۆژی فەرقەوە تقریبا نزیکی نیو مانگ دواکەوت ئەمە دواکەوتنەکە موچەکەش خۆت دەزانی مەسرف ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە مەسەن جاران بەرمیلێک نەوت بە 120,000 بوو ئێستا بە 270,000 کە هەر مامۆستایەک بۆ گەرمکردنەوەی ماڵەکەی خۆی لایانی کەم 3 بەرمیل نەوتی دەوێت ئەدەبا حکومەت هەر نەبێ بیر لەوە بکاتەوە بەرمیلێک نەوت ناڵم 3 بەرمیلەکەش بەرمیلێک نەوت بە هەدیەبیدا بە مامۆستایان بەڵام هەرگیز ئەویان بە خەیاڵدانایە هەرگیز ئەویان بە خەیاڵدانایە بۆیە لە ڕاستیدا کەم تەرخەمیە نەک ئەوەی کە هەندێک مەسائلی کە بەڕاستی کە وای کردووە مامۆستایانیش بەشێک لە گلەیان دەکەوێتە سەر پەرتەوازەی مامۆستایانیش لەناو خۆیاندا ئەوە شوای کردووە کە بەڕاستی
دەسەڵات زۆر بایەخ بە ناڕزایەتی مامۆستایان نەدا. ڕێکخراوەکانی مامۆستایان وەکو پێویست ئینسجامیان مامۆستانی ناڕازی پەرتەوازن و هەمویان لە بەڵام خۆشبەختانە ئێمە ئەوەیەکمان دروست کردووە چەند کۆبوونەوەیەکمان کردووە ناوێکمان بۆ دانا ناوەکەم لێ برچووە داکۆچی لە ماپی مامۆستایان کە ئینشاڵڵا ئەگەر مامۆستایان هەموو لەژێر ئەم چەتریا کۆوە بن هەموو بەیەک قووەت و بەیەک کەس مواجهەی دەسەڵات بکەین پێم وایە شتێک بە شتێک هەر دەکرێت ئەگەر هەمووشی نەکرێت شتێک هەر دەکرێت بەڵام بەو پەرتەوازەی مامۆستایان بەڕاستی پێم وایە دەسەڵات زۆر بەدەنگمانەوە نایێت. بەڕێزان لە سەر ڕوخسەتی ئێوە کۆمەڵێک مامۆستای بەڕێز لە ناوەندەکانی خوێندنی سەمیوانی ئێمن و معایناتانی کە جەنابتان ئاماژەتان پێدا ئەوە تیارە خۆیان نەبینەوە. پێم خۆشەوەی کە ئەو بەڕێزی کە دەیەوێت بەشداری بکە وەپی باری سەرنجی خۆی معایناتەکانی ئاماژە پێ بدا و ئەگەر پرسیارێکی لە بەڕێزان هەیە ڕاستی بکە. بەڵێ مامۆستای بەڕێز فەرموون. سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێەوە دەستخۆشی لە مامۆستانی بەڕێز دەکەین کە ئاماژەیان بەو گیر و گرفتانە یا هەڵبەت ئەو باسکردنی گیر و گرفتەکانی پەروەردە بۆیە کە چارەسەر بکرێن و مشورێکی لێ بخورێن. پەروەردە کەرتی پەروەردە بە جۆریش لێ هاتووە مامۆستا باز ئەگەر بمانوێت باسی کەین چارەسەریکەین ئەوەنە گرفتاویە وەکو پارچە قوماشێک کە ڕزی بێ و کۆن بوو بێ و چڵکن ببێت تۆ بتێ بیشۆی توەمە وەکو قماشێکی تازە دەرکەوێتەوە یعنی دەست بیتە هەر شوێنێکی ئەپروێ بەدەستەوە ئاوای لێ هاتووە. ئەم سیستمە ئەبێ سەر لە بنی چاکرێتەوە لە بناغەوەدا ڕێژرێتەوە چاکرێتەوانێ هیچ نێتێکی با بڵێن بەو ئاراستەیە لە ئارادایە ئێستا بۆ چاکردنەوەی من گومانم وان نییە تەمە نامەکرد کەوا بواە بۆچی گومانت وانە هیچ هەست پێ ناکەی کە ئەم ساڵ لە ساڵی ڕابردوو باشتر بێ ساڵ بە ساڵ ئێمە کێشە و قەیرانە سپێرین بەیەک وە کەڵەکە بێت لە سەریەک وە هەر جارێ ئەگەر بۆ نمونە وەکو مەکیاجکردن وایە تۆ زێشتێ چارەسەر بکرێت لایەکی گەورەتر کەلێنی تێەکەوێت یعنی کەرتی پەروەردە زیاتر لە بە مەکیاج نمایی شەکرێ ئەوکە لە مامۆستای بەڕێز ئەوانەی کە بەرپرسیارەتیان لە ئەستۆدایە لە خەمیان نییە لە خەمی پرۆسەکەیان نین یان با بڵێن ئیمکانیاتی پێویستیان لە بەردەستانیە نا طبعا بەش یەکەمی وتەکەی جەنابتەکە ئەوەی بێوە گۆڕانکاری بکەوە گرنگی بە پەروەردە بە ئیمکانێتی باشیان لە بەردەستا هەیە بەڵکوەوە کاری بەرپرسانەوە کاری کاربەدەستانی حکومیە کە مشوری لێ بخۆن و چارەسەری ئەو کەرتە بکەن ئەگنا هەموو ئیمکاناتێک لە بەردەستا هەیە و هەرێمی کوردستان هەرێمێکی دەوڵەمەند و هەرێمێکی پڕداهاتە لە ڕاستیە گرفتەکە گەڕێتەوە بۆ خودی بەرپرسان کە هیچ مشورێک و هیچ ئاوردانەوەیەکی جددیان لە کەرتی پەروەردە نیە ئەویش ئەو هۆکارە یعنی ئێوە کە پرۆسەکە ئاوا بینن هیچ هاوارێکتان بەرز کردوتەوە لەوەی کە دۆخەکە ئاوایە تاوان بە دڵنیاییەوە یعنی تۆ حسابکە لە 2014ەوە بۆ پێش 2014 هەمیشە مامۆستایان چینێکی ڕۆشنبیر و هۆشیارن یعنی بە درێژایی ئەو ماوەیە لە خۆپشاندانەکان و لە بایکۆت و لە هەر داواکاریەکی مامۆستایان کە هەمیشە داواکاریان هەبووە مەتالیبیان هەبووە زۆر بە شێوازێکی مەدەنیانە یعنی نەخوێن لە پەنجەی کەسێک هاتووە چڵە نەمامێک لەسەر شەقامێک شکاوە زۆر بە مەدەنیانە و بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی فشار دروستکەریش ئەم داوایان کردووە بەڵام بەداخەوە ئەو بەرپرسانن کە ئاوڕیان لەم داوایانە نەوە بە هەندوەریان نەگرتووە کە ڕەنگە بە ئاقاری خراپترا بڕواکە من ئومێد ناکەم وای لێبێت ئەویش لایەن مامۆستایانەوە نییە لە ڕاستیە لەوانەیە دۆخەکە بۆ خۆی بتەقێتەوە بە شێوەیەکی زۆر سپاس مامۆستای بەڕێز جەنابەت فەرمووەگەرێتەوێ گەرنا بە هاوکارێکی مامۆستا جا من سەرتا بەخراپنی میوانەکان تگەم تەنها یەکشت ئەڵێم ئەوەندە ئەڵێم وەختی خۆی دەرسێکمانە خوێندن بوو بە خۆڕایی بەڵام ئێستا لە سای دەسەڵاتی کوردیا خوێندن سەر لە نوێکرێتەوە بەپارە زۆر سپاسان بۆچی وای لێ هاتووە وڵای بۆچی وای لێ هاتووە سیاسەتی خۆ دەوڵەمەندکردن سیاسەتێکە بەرپرسانی ئەم وڵاتە تەنها بیر لە خۆیان و ماڵ و مناڵی خۆیانەکەنەوە بۆی مناڵی فەقیرێک نەتوانێت لە پەنا مناڵەکەیەوە دانیشە و دەرس بخوێنێ بۆی مناڵی فەقیرێک دایم هەر بە نەخوێنەواری بمێنێتەوە خزمەتکاری مناڵەکانی ئەوان بێت تەنها ئەوەندە زۆر سپاس زۆر سپاس بۆ بەرنامەکەت بە خاتی میوانە بە ڕێزەکانیشکەین وڵای من هەر یەک سەرنجم هەیە ئەمێ هەمومان لە بچووک بۆ گەورە لە بەرپرس لە مامۆسا لە هەموو چینێک هەمومان لە خەمی پەروەردابین بەڕاستی ینی خەریکە لە کورسانە پەروەردە شکستێنێ ینی خەریکە وای لێت پەروەردەوە کوشتێکی نامۆی لێت
یعنی چۆنەڵێ پشتکێ نەبێت. تۆ نمونەیەکت هەیە پێمان بڵێ لەوەی کە نمونە زۆر یەک نمونە بچووکە ئێستا دیقەت بە لە بڵێ من لە خوێنگەیەکەم ئەبینم کەمە جارە قوتابی واز لە خوێندنێنێ ینی چۆنەڵی ئیمانی بە پرۆسەکە نەماوە ئەبینێ خوشکی برای دایکی باوکی تەواوی کردووە دانیشتووە باوکێ دایکێڵێ مامۆستا چی بکەین بەڕاستی مناڵەکەم خیکە لە دەست دەرەچێ بۆ هۆی ئەو هەموو ئەشکالی کە بۆ دوتە لە مۆبایل لە تەلەڤیزۆن لە دەرەوە لە چی لە زۆر شتیکە یعنی من داوامەوە ینی هەموو کەسێک لە خەمی پەروەردەیە بێ بەڕاستیانی پەروەردە خەریکەی فلیج دەبێ ینی لە هەم مناڵی خۆتەوە لە دراوسێتەوە لە بە هەر شێوازێک بێت دروستی بکەینەوە. بەڵێ زۆر سپاس بەرز فەرموو. دەستخۆش بێ مامۆستا عەباس بۆ بەرنامەکەت بەڕاستی کێشەکان لە هەر کۆمەڵگایەکە بێت بە دوو ڕێگە چارەسەرەکرێ یەکەمیان بە وشیاری ئەم بەرنامانەی بەڕێزت لە سۆشیال میدیاوە لە هەموو سیمینارەکانەوە دووەمیش بە پێی یاسا بەڵام لێرە بەداخەوە یاسا وەکو پێویست سەروەر نییە بۆیە لێرە ئەبێت ئەم وشیاریە بۆ مامۆستایان و بۆ خەڵکی تەواوی کوردستان یعنی بێتە ئاراوە ئەوە لەلایەکەوە لەلایەکی ترەوە کە باسی کێشەکانی پەروەردەکەین پەروەردە بنیادنانی مرۆڤە بۆ هەموو کایەکانی ژیان مەسەلەن لە ناحیەی زیهن و بیر و هۆشێ ئێستا ڕۆڵە ئەبینێ پەروەردە لێرە لەم واقعەیە من ئەمەوێت جوابت بدەمەوە بەس بە قسەکەم تاوەکەم بنیادنانی مرۆڤە لە ناحیەی ژیری و علمی و تێگەیشتن بۆ کایەکانی ژیان لە ناحیەی جەستەی یعنی لەش و لاری کە لەش و لارێکی باش و تەندروستی هەبێت و تەنها خۆی بتوانێت بڕیار لەسەر خۆی بدات نەوەک بەکاری بێنن سێمیش لە ناحیەی مەسەلەن دەرونیە ئینسان هەتا دەرون و قەلق بێت یعنی کایەکانی ژیانی بە جوانی پێوە ناچێت بەڕێوە ئەمەی بەڕێز پرسیارەکەی بەڕێز کە باسیەکەیت بێگومان لە ناحەی تێگەیشتن لە پرۆگرامەکانی خوێندن ئێستا دەستکاریەک هەیە لە ناو پرۆگرامەکانی خوێندن بۆ تێکدانی ئەخلاقی ڕەوشتی کۆمەڵگا ئەویش بە لا ڕابردنی ئەخلاق بە لێ ڕابردنی ڕەوشتە بەها جوانەکانی ئەم کوردەواریە ڕێزگرتنە بۆیە زۆر گرنگە ئینسان ئاگاداری بێ دایکان و باوکان ئاگادار بێ مامۆستاکان ئاگادار بێت کە لە ناوەندەکانی خوێندنە چ گۆڕانکاریەک ئەبێت لە بواری پەروەردەی ئیسلامیدا یان لە بواری ئەخلاق و ڕەوشتە یان لە ئەمانە کێشەیەکی گەورن لە ناو کۆمەڵگا ئەگەر بمانە کۆمەڵگا هەڵتێگێنین ئەبێ پەروەردە دەستکاری بکەیت و سەقەتی بکەیت و کێشەی بۆ دروستکەیت بۆ مامۆستایان بۆ پرۆگرام بۆ ناوەندەکانی خوێندن بۆ بەدەبوو نەچوونی داواکاریەکانی مامۆستایان یان ئەوە تا لە لایەکی تریشەوە ئیش لەسەر خێزانەکەن لەسەر کچ و کوڕەکانمانکەن دایکانمانەکەن کەوایلی ئەکەن یعنی ئەرکی دایکایەتی ئەرکی خوشکایەتی ئەرکی بەرپرسیارەتی وەکو پێویست نەبا بڕێ. بڵێ من زۆر سپاس دەکەم پاکات بدەین بە مامۆستا بەڕێزەی کە لە پەیمانگای ڕووناکی بۆ نابینایان تەشریفیە ناومایکە بگری بەدەستەوە بەخێرهاتن تەکەین. زۆر سپاس. ئێوە لە پەیمانگای ڕووناکی مامۆستان ئێوە چ معانات و کێشەیەکتان هەیە بە ئیزافەی ئەو معاناتانی کە مامۆستایان باسییان؟ زۆر سپاس بۆ مامۆستایانی هاوکاریشم کە لێرە بەشداریان کرد. ئێمە دوو جۆر کێشەمان هەیە وەکو مامۆستایان کێشەیەکی گشتی کە هەموو مامۆستایان ئەوانەی لە کەرتی پەروەردە کە باس کران چه سەر بە وەزارەتی پەروەردە چه سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تایدا بەشدارین کێشەی تایبەتی خۆشمان هەیە بەڕاستی وەکو ئەو خوێندنگایانەی کە سەر بە وەزارەتی کاروبارن بە تایبەتی من نتوانم لەوانەی پەیمانگای نابینایان و ئەوانە قسە بکەم لەو بابەتەیە تایبەتیەکان مامۆستایان باسییان کردن کێشە تایبەتیەکانی ئێمە مەسەلەن نەبوونی هاوکاریەکی ڕاستەوخۆیە لەلایەنی وەزارەتی معنی و حکومەتی هەرێمی کوردستانەوە بۆی کە بتوانن ئەم مامۆستایانە بە شێوەیەکی ئاسایی هاتوچۆی خۆیان بکەن و بتوانن دەوام بکەن و هاوکاریکردنی خوێندکاران چونکە ئەو جۆرە خوێندکارانەی کە لای ئێمە دەوامەکەن خوێندکاری
خاوەن پێداویستی تایبەتن و پێویستیان بە پەروەردەی تایبەت هەیە بۆ خوێندنیان. ئەوە یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە بەردەوام پێویستیمان پێێتی دابینکردنی کەلوپەلەکانی خوێندنی ئێمە کە زیاتر کەلوپەلی تایبەتن ئەوانە بۆ ئێمە زۆر مهمن کە ئێمە وەکو خوێندکاری نابینا پێویستیان پێێتی و مامۆسای نابینا ئەگەر ئەو کەلوپەلانەی لە بەردەستانە بێ ناتوانێت ئەوە بکە. سوود وەرگرتن لە ئامێرە ئەلکترۆنیەکان کە بە تایبەتی ئامێرە زیرەکەکان وەکو کۆمپیوتەر و ئەوانە کە بۆ ئێمەی نابینا وەکو مامۆستا و چ وەکو خوێنکاریش زۆر سوودی لێ ئەبینی تۆ ئەمانە هەمووی کێشە و معاناتن بۆ ئێمە. بەس من یەک شتیش هەیە لە گشتی لەوەی کێشە گشتیەکانی مامۆستایان کە ئەم خۆشەویستانە ئاماژیان پێ نەکرد ئەویش ئەوەیە ئەو منهەجەی ئێستا لە خوێندنە سوودی لێوەرەگیرێ. من وەکو پسپۆڕێک بۆ زمانی عەرەبی کە خۆم مامۆسای زمانی عەرەبیم ئەتوانم قسە لەسەر ئەویان بکەم بە تایبەتی دڵنیام مامۆساکانی تریش هیوانەکانی تر ئەتوانن قسەی لەسەر بکەن. زۆر دوورە لە عەقڵی قوتابیەوە، یعنی بەحساب ئەمە منهەجێکی نوێیە بەڵام بەڕاستی دوورە لە عەقڵی قوتابیەوە. بەست چییە ئەگەر کەمێک مەبەستم ئەوەیە کە ئەو منهەجەی کە دانراوە یعنی زۆربەی ئەو شتانەی کەتیایەتی هیچ خوێندکارێک لە کوردستانی ئێمە لە وڵاتی کوردەواری ئێمەیە هیچ پێویستی پێی نابێت. بۆ نمونە زۆربەی ئەو شتانە کە دانراوە مەسەلەن لە منهەجە باسی ئیقاعی قسەکردنەکە. باشە ئیقاعی چییە لە قسەکردنا؟ یعنی کورد پێویستی بەوە چییە فێری ئیقاعی عەرەبی بێ لە قسەکردنا؟ ئەمە یەکێکە لەو شتانەی کە پێویستە. یعنی زۆرێک لە شتەکانی تر مەسەلەن شتی وا زەق کراوەتەوانێ لە منهەجا بەڕاستی ئەمانەتان خستۆتە ئەم معاناتە گشتی و تایبەتانتان خستۆتە بەردەستی لایەنی پەیوەندیدا. زۆر جار من لەگەڵ مشریفە پەروەردەییەکان چونکە بەڕاستی ئەوانی ئێمە ئەتوانین قسەیان لەگەڵا بکەین بۆ ئەم بابەتانە مشریفە پەروەردەییەکانن ئەوانیش پێمانڵێن راپۆرتی خۆتان بنووسن ئێمە راپۆرتی خۆمان ئەنووسین لەگەڵ لایەنی پەروەردەییەکان کێ گوێ لێگرێ کەس گوێ لێ ناگرێ مشکلەکەی ئێمە لەوە کەس گوێ ناگرێت. زۆر سپاس مامۆستاین بەڕێز دەگەڕێمە وڵاتەن تۆزێ بە خێراتر قساکەین چونکە کاتمان زۆر کەماوە. مامۆستا بەهزاد باسی ئەم مامۆستانە سوکە ئاماژەیەکیان بەهۆدا خەریکە خوێندن ئەبێتەوە بە پارە خوێندن لە خۆڕایی لە دەسەدەین. ئەویش دیارە ئاماژە بەوەی کە زۆرێک لە سنتەر و خوێندنگای ئەلی کراوەتەوە یا کۆمپانیای تایبەت هاتووە لە دەروی وڵات و لە ناوی وڵاتە خەریکە بە زەبری پارە خوێندکار پێگەێنێ بە ڕیتمێکی تر بە شێوازێکی تر بە سیستمێکی تر چوزانم ینی جیاواز لەوەی کە لە خوێندنگە حکوومیەکان هەیە. ئەمە تێبینی هەڵناگرێ بەڕای ئێوە چ لە سەراسی قوتابی چ لە سەراسی مامۆستا. خۆ یەکێک لە هۆکارەکان زۆربەی خوێنکاران کەوازێنن ئەو هۆکارەیە هەنی خوێنکار توانای امکانێتی ئەوی نییە لە نمرەکەی لە توانایەوەی نییە لە زانکۆیەکی حکومی وەربگیرێت لە مەجبورواتە بۆ پارالێڵە یا بە پارە بخوێنێ ئەهلیەکانە. ئەم زانکۆیانیش ڕێژەیەکی وایان دانا نەکەر زانکۆ تەنانەت خوێندنگاکانیش بە زۆر بە حاڵەت ئەوە خۆی لە خۆیان شکستێکە بۆ پەروەردە. مامۆستا سێرێکی بە من قسە پرسیار لەسەر مامۆستاکانیان بکەم. ئەو مامۆستانەی لەوێ ممارەسەی وانەوتنەوە ئەکەن گوزەران و حاڵ و شێواز و ژینگەیان جیاوازە لە مامۆستاکانی تر بە شێوەیەکی ئام یەک گوزارانیان معاناتیان امتیازات و هەروەکی ئێمەوان بەس خۆی پێ پلانێکی پەروەردەی هەبێ. ئایا ئەو مامۆستایان لە خوێندە ئەهلیەکان لەگەڵ مامۆستایان لە خوێندە حکوومیەکان قوتابیان لە خوێندە ئەهلیەکان یا لە خوێندە حکوومیەکان پلانێکی هەبێ بۆ ئەم بەرنامەیە. سە مامۆستا ئاماژەی بە منهەجی عەرەبی کرد خاصەتەن لە منهەجی عەرەبی. یعنی مامۆستا توا بە پرسیارەکەم وەکو خۆی بگە مامۆستایەک لەوێ کە ممارەسەی وانەوتنەوەکە 800,000 وەرەگرێ هەر بەپێی مەعاش موچەی خۆیەتی ئەهلێکەر بەپێ ئەو توانایی خۆیەتی کار بەپێی موچەکەی کە بۆی بڕاوەتەوە ینی تەحدیدە بەپێی تەحدیدە بەڵام ساڵی خۆیەتی بەڵام ئەو بەرزترە باڵێ بەس چییە لەوێ لە جادی بڕاتە پۆلێکۆش 50 تەلەبێکی تیاابێ شێوازی پۆلەکەی شێوازێکی دیکۆڕێکی جوان و شێوازێکی ئاسانتر و وەسایلەکان زۆر لە بەردەستایە ئەو ئاسانکاریان بۆ ئەوەندەی مەبەستمەوەی کە حکوومەت وەکو لە خوێندنگە حکوومیەکانیش وەکو ئەهلیەکان ممارەسە بکە ئەوەندەی مەبەستم نییە ئەهلیەکان وەکو حکوومیەکانی لێ بکرێتەوە یەگەڕێت بۆ دەسەڵاتدار لانی پەیوەندیدار خۆی چونکە لێرە چەقی پەرۆدە مامۆستایان هەوێنی گۆڕانکاریەکان دەتوانین گەورەترین گۆڕانکاری لە هزر و پیر و ڕفتاری تاک دروستکەن ئەتوان تاکێکی کارا و هۆشیار و سوودبەخش بۆ کۆمەڵکە بەرجەستەکەن.
ئەمە کێ کە مامۆستا ئەیکا پێویستە مامۆستا بە ڕوحێکی ئاسوودەوە دڵێکی گەشاوە بڕاتە ناوەندەکانی خوێن ئەو خەمانی نمێنە وەکو پێشتر ئاماژەم پێکرد مامۆستای نەتوان لەو ڕێگایە ئەتوان گەورەترین هەدەفی خۆیان ئەپێکن بەڵام تۆ بە کۆمەڵی خەمە بچیتە ناوەندەکانی خوێندن ئەمە ناتوانانی ئەو پرۆسەیە حەقی خۆی پێ بدەیت دوای ئەوش سێرەکەی منهەجیەتی خوێندنی ئەم پرۆسی پەروەردە لە کوردستانە تەلەبەمان هەیە ئەڵێ مامۆستام بۆ بخوێنم بانی توپیش بێنم وەکو تەلەبەکە کە یەکەمی بوو لە هەڵەبجە لە ئاوی ئیجاخنکە ئەوە مەسیرمە نە حکومت مستقبلێکی بۆ دابین کردوین نە پاشە ڕۆژێکی بۆ دیاری کردین ینی چەندەها مناڵێمە ئەڵێم بخوێن هەوڵ بدەم با مستقبلێکتانە بێ ئەڵێ مستقبلی چی ئەوە تەوامان کرد بە کوێ بیکەین ئای حکومت بەرنامە هەیە دامان مەزرێنێ چەندەها خوێن کارمانەیەوە تا بە پلەی بەرزیشت خەڵوجیان کردووە نەکراوە زۆر سپاس دەکەین بڵێ لەسەر پرۆسی زمانی عەرەبیە کە گۆڕانکاری کرد حەقم حکومت لە وەزارەتی پەروەردە پلانی هەبێ من ئەم منهەجە ئەگۆڕم ساڵە 2 ساڵ دوایەوە پلان کەم زانم ئایا ئەم منهەجە چی بوو من سەرپەرشتارێکم پرسی ئەم منهەجە بۆ گۆڕانکاری گوتی لە ماوەی 3 ساڵە هەرچی مناڵ هەیە فێری زمانی عەرەبیە بێ ئێدە فەرمون لە ماوەی 5 ساڵ بزانم چەند مناڵ فێری زمانی عەرەبی بۆ لە کوردستان هەسەنگاندێکی بۆ بکە هەسەنگانێکی با بۆ بکات تەقیمێکی بۆ بکات زۆر سپاس مامۆستا تایر دێمە لای جەنابتان ڕێکخراوێکی گشتیمان هەیە بۆ داکی دواکۆچیکردن لە مافی مامۆستایان یەکێتی مامۆستایان بەڕای جەنابەت ئەو هەموو خەمانی کە هەمووتان باسان لێوە کردن تا چەند توانیوێتی دەستە یەخە لەگەڵ لایانی پەیوەندیدارا بوەستێ بۆ کەمکردنەوەی معاناتان خۆی لەخوا ئێمە کە ئەڵین داکۆچیکارین لە مافی مامۆستایان و فەرمانبەران خۆی لە خۆیان ئەوە ئیسپاتن بۆ ئەوان هیچ توانە هێزیشان نەماوە لەبەری بەڕاستی و جاری کەش دو جاری کەش باسم کردووە یەکێتی مامۆستایان تەنها بەس بەناو ماوە ئەینا وەکو مەسەلەی هەڵبژاردن عەرزم کردم بۆچی تەنها بەناو ماوە مەسەن مەبەستەوەی کۆنگرە نابەستێ لە کاتی خۆی عەرزیشم کردی حزب دەستێ وەردانە کاتیایە بەڵێ خۆی مەسەلاوە ئەحزابەکان بڵم بۆ ئێستا چۆن هەڵبژاردننی پەرلەمان درێژکردنەوەیشان بۆ کراوە ماوەی ساڵەکە ئازان بەڕاستی ئەو جمهوری کە کاتی خۆیان وێستان خەڵک ناچێتە مەسەلە وەکو پێویست دەنگیان پێبە هەم لە یەکێتی مامۆستایانەکە شایستە وای لێ هاتووە سوور ئەزانن کە ئەو یەکێتی مامۆستایانی کە ئێستا هەیە ئەگەر بێت و بڵێن هەڵبژاردن کرێتەوانێ ئەوکانی خۆشان دەنگیان پێناندێ ئەی لەبەر ئەیانەوێت درێژکردنەوەی ئەوە بن بە هەمان شێوە بووی بڵین یەکێتی مامۆستایانێکمان هەیە بەس بچی بە بەسەرچوو ئەو مامۆستا بەسەرچوو توانای نییە وەکو منێسا کە داکۆشی کارێکی سەرسەختم لەسەر مافی مامۆستایان و فەرمانبەران ئێمەین ئەگەر ئێمەوان باش بوونایە ئێمە ئەم داکۆشیکارەمان دروست ناکەم ئەم بەڕاستی ئەم زۆر باشە ئەم داکوکارە هەندێک بە کورتی ئاماژەی پێ بکەیتانەوێت چی بێ ینی ئێمە بەڕاستی بێ ترسانە بێ شەرمانە شەرم ناکەین لە هیچ ئاسێکا بۆ نمو لە ئاسی بەرپرسێ یان دەگەورە ئێمە چینە بەردن هەریشی ژەوانە ڕاستەوخۆ حەقی خۆم و مامۆسایان و ئەوانەی فەرمانبەران هەمویان پێ ئەگەین لەبەر بەڕاستی ئێمە ئەبێن ببین بە نوێنەری ئەو مامۆسایانی کە ئێستا مافیان خوراوە شکا پشتگوێ خراون ئەگەر ئێمە بەم دەست و بەم هێز و تواناوان کە بیرمان کردوانەیە کە لە هەفتەی ئایندە و دەستەکەین بە سەردانی هەم بە پرسەکان و هەم حکومیەکان بەڕاستی ئەبێ ئێمە دەستەوی خەر شەڕیان لەگەڵا بکەین شەڕی مامۆستا و فەرمانبەرەکەین شەڕی ئەرمان و نەمان لەگەڵا بکەین بەڕاستی ئەگەر بەو شێوەیە بێ ئێماڵین فەرمانبەرانیان مامۆستایان کە بۆ شێوەیە بێ ینی وردە بەرەو کوکانەوە ئەڕوات ئێمە ئەمانەی ئەو هێز و توانای کە ئێستا هەیە لە ڕێگای ئەم داکوشی لە مامۆستایان و فەرمانبەران ئێمە بین بە داکوشارێکی سەرسەخت بۆ پشتیوانیی تەواوەتی لە فەرمانبەران مامۆستایان ئێمە بەڕاستی سانوێنەری مامۆستایانەکەین نەک ئەوان بەڕاستی ئەوان ئەگەر توانای دەساتیان نەبوو مافی ئەومان نەبوو ئێمە لەم بەرنامە قسەکەین بەس ئێمە ئێستا وەکو خۆمان بە نوێنەری ڕاستەقینی مامۆستایان ئێمە خۆمە بە نوێنە دەزای نەکو ئەوان بەڵێ زۆر سپاس مامۆستا تایر مامۆستا مستەفا لە کوتاییە مێدی ئەوە لایەنە پەیوەندیدارەکان و لەوانەی کە ئێوە بەنیازن لەگەڵ یان گفتوگۆ بکەن مێدی ئەویان تیاماوە کە لایەک ئاوڕێک لە مامۆستایان و پرۆسی پەروەردە و فێرکردن بدەنەوە بەڵێ وڵی بە تەسەوەری من هیچ ئومێدیان تێدا نابینم کە ئەوانە بتوانن چارەسەری کێشەکان کەن بەڵکو کێشەکان زیاتر دەکەن بەداخەوە ینی سیاسەتی پەروەردەی هەرێمی کوردستان سیاسەتی ئیدارە بەگشتی حکوومەت چونکە پرۆسی پەروەردە وابەستەیە بە سیاسەتی و حکوومەتەوە تەواو پێچەوانەیە ینی ئەوەی کە مامۆستا دەیکات ئەوان پێچەوانەکەی دەکەن ئێمە لە ناوەندەکانی خوێندکار وە پەروەردەرەکەین کە عەقڵی گەشە پێبدا تواناکانی گەشە پێبدا بەڵام کە دێتە دەرەوە واقعەکە پێچەوانەیە ینی تۆ ئەگەر مەسحێکی مەیدانی شارەکانی سلێمانی و هەولێر بکەی کوچە و کۆڵان نییە مەشروبی تیانە بێ کە مەسەرەن هەر پێشوانەیە لەگەڵ مەسەرەن عەقڵی ئینسانە عەقڵت لە ناو دەبە ئێمە پیان دەڵێن کە دەبێ عەقڵتان گەشە پێ من کتێب بخێنەوە بەڕاستی سیاسەتی حکوومەت هێرم بەنا هەمووش لەژێر ناو دروشمی جوان جواندا بە ناوی ئازادی و دیموکراتی
دیموکراتیەکە بۆ هەموو لایەنە خراپەکان کراوەیە بەڵام بۆ لایەنە باشەکان ئەم ئازادی و دیموکراتیە وجودی نییە تەماشا دەکەی ئەو شوێنانەی کە هاوکارن بۆ مەکتەبەکان قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن بۆ نمونە مزگەوتەکان ماڵەکان خانەوادەکان ئەمەە هاوکار بەشێکی گرنگی پەروەردەوە ئەستۆ دەگرن کەچی تەماشا دەکەی هەر زۆر بە ئاشکرایی دژایەتیان دەکرێت لە ماوەیدا وەزیری ئەوقاف کە وەزیری ئەوقاف کە مەفروزە دڵی خۆش بێ بۆی کە گەنجێک فێری قورئان دەبێ بڕارێکی دەرکردووە کە نابێ بە هیچ جۆرێک دەرسی قورئان بەبێ پرسی ئێمە بخوێندرێت ڕەسەر مەلاکانی داوە کە نابێت بەبێ ئەوەی قسەیە بکەن کە ئێمە نامانەوێت یعنی ئەوان چیان دەوێت دەبێ مەلاکە ئەمە ڕاستێکی ڕاستێکی مەترسیدارە ئەوجە لەم ماوەی پێشوودا هەموو چەند فترێکی کەمە لە پەرلەمان پرۆژه یاساییان پێشکەش کرد بۆ هەڵوەشانەوەی خێزان کە ئێمە زۆر جار لە خوێندنگاکاندا باوکان کۆ دەکەینەوە کە دەڵێن ئێوە پاڵپشتێکی گەورەی ئێمن ئێوە خوێندکارەکانتان پەروەردەکەن بۆ ئەوی بە پوختەکراوی ئێمەش بتوانین شتێکی تایبەت بە پەروەردە و فێرکردنیش لە بەردەست پەرلەمان نایە بزانین چیمان لێ بەڵێ حتا پرۆژه یاساییان بۆ پەروەردە پێشکەش کردبوو کە هەمووی کە چەندەها سیمیناری لەسەرکرا دیبیتی لەسەرکرا کە پڕ بوو لە غەڵەت و پەڵەت و ینی ئەوەی کە گرنگ بوو لە بواری پەروەردە ئەوەی تێدا نەبوو. زۆر سپاس من کاتی بەرنامەکەم تەواو جا من وەڵا لێرەوە ئەمن هەر دەنجی خۆم ئاراسی حکومە دەکەم کە ئاراسی پەروەردەکەی بگۆڕێ پەروەردەیەکی ئیجابی بنیات منێ لایانی کەم واز لەو وێرانکاریە بێنێکە چونکە بەڕاستی شاعرێک دەفەرمیێ ئەمن زۆرم پێجوانە دەڵێ متى يبلغ البنيان يوما تمامه إذا كنت تبنيه وغيرك يهدم ئەو بیناکەیتەوە دەبێت کە تۆ بلۆچێک دانی بەڵام لە سەرۆیەشێک بلۆکەکە لابات جا ئەوەی کە مامەستا دەیکات بنیاتی دەنێ داوا لە حکومەتی هەرێم دەکەی نێڕوخێنێتەوە. زۆر باش هیواداری نەیڕوخێنێ و پێکەوە بنیادی بنینەوە. مامۆستانی بەڕێز میوانە بەڕێزەکانم مامۆستا بەهزاد محەممەد ساڵح بەرپرسی دەستەی مامۆستانی یەکگرت و مامۆستا تایر حەسەن سکرتێری ڕێڵەی مامۆستانی گۆڕان مامۆستا باپیر مستەفا باپیر ئەندامی لە خێنجومەنی مامۆستان و دەستێک لە مامۆستانی بەڕێزی نێو خوێندنگاکان زۆر سپاسانەکەم کە ئامادەبوون لە بەرنامەکەمانە دووبارە بەخێر بێن. بەڕێزان هاتینە کۆتایی هەڵقەی جاری بەرنامەکەتان تاوەی گەیشتنەوەی شتر بە خواتان ئەسپێرم.